دەم باش تەماشەوانی گەلێکیشە بەگەڕاندنا دەستوری هەرێما کوردستانی پرۆژه دەستوری هەرێما کوردستانی بۆ پەرلەمانەی و بۆ چوون و نارینێن جودا ئەvە تەوەری ئیرویە بەرنامەیەکی خەڵکە بێگومان دەستوری هەرێما کوردستانی ئەوە کول لە حوزەیران و 2009 هاتکە پەژراندن ژاریە پەرلەمانی کوردستانی بە و نەکێت کە دەنگدانێ بێگومانش پشتی هەنگێژێ gelek aliyan nivîsero rojnamevan û çavdêrên siyasî û akademiyan her ve aliyên opozisyonê jê ki rexnên zor di navaroka vî desturî girtin. Ew duyê bariye debûn ku ev desture sîstemê siyasî sîstemê hukmraniyê li Herêma Kurdistanê ji sîstemekê parlemaniyê bo sîstemê serokatiyê dibe. Bêguman jê ki gelek caran hat xwastin ku ev proje caridin bû Parlemanê Kurdistanê vegereve ji bo ku li Parlemanê Kurdistanê dengdan li ser bêtekirin û bête hemwarkirin bête serrastkirin paşan bikeve dengdanê di nava Herêma Kurdistanê de. Lê بوێ jî gelek nêrînên cuda hene hêjayan Diktor Kemal Kerkûkî wekû serokê Parlemanê Kurdistanê berê daxwayinekê de bûyenartî ragihand ku vegerandina destûrê Herêma Kurdistanê cardin bû parlemanî bêrêziye li hember parleman û hember hewlatiyên Herêma Kurdistanê. Ber û vajiya daxwaniya wî doh Diktor Arsalan Bayîs hem bûyenartî teekîd kir ku ew ê proje yasayê destûrê Herêma Kurdistanê cardin bû parlemanî vegerînin û dê serraz bikin û dê gotûbêjekê berfirehiyet bikin ewsa dikeve çarçovê dengdanê de. Belê berzan destûrê Herêmî Kurdistan geranawî destûrê Herêmî Kurdistan bû parleman û رای جیاواز ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەیەکی خەڵکە دەستوری هەرێمی کوردستان کە لە حوزەیرانی 2009 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کرا دواتر کە بڕیار بوو بکەوێتە دەنگدانەوە بەڵام نەخڕایە دەنگدان و ریفراندوم لە هەرێمی کوردستان لەو کاتەوە تا ئێستا بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسان لە چاودێران لە نووسەران لە سیاسەتمەداران لە ئاکادیمیان لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕەخلە لە ناوەڕۆکی ئەم دەستورە گرن وەکو خۆیان داڵێن کە ئەم دەستورە پێویستە جارێکی دیکە تعدیل بکرێتەوە بێگومان لە مەخیرەشە لێدوانی جیاواز هەبوو لەسەرەوە سەرروکی پێشووی پەرلەمانی کوردستان دکتۆر کەمال کەرکووکی ئاڵێ گەرانەوەی دەستور بوو پەرلەمان دوێرەزیەش بەرامبەر خەڵکی کوردستان و بەرامبەر پەرلەمان ئەکرێ ئەنکۆ دەستدرێژیە هەروەها سەرروکی ئێستای پەرلەمانی کوردستان دکتۆر ئارسەڵان بایس دوێنێ لە بەرسڤێکی پەیامنەری NRT سەبارەت بە گەرانەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان وتی بەڵێ پرۆژەی دەستوری هەرێم جارێکی دیکە بۆ پەرلەمانی کوردستان ئەگەڕێنێتەوە و قسە و باسی لەسەر ئەکرێ بەڵێ ئێستاش بەرەزان بۆ زیاتر قسە و باسکردن لەسەر ئایا تاشان گرنگە پرۆژەیە دەستوری هەرێمی کوردستان بۆ پەرلەمان بگێڕێتەوە جارێکی دیکە تعدیل بکرێتەوە سەرڕاست بکرێتەوە و ئەو ڕەخنانەی کە لایەنەکان لێگرن تاشان ڕەخنەی منتەقینە یەکێک لە دارێژەرانی ئەم دەستورە بڕێز دکتۆر نوری تاڵەبانی سەرروکی ئەکادیمیای کوردی کە پێشتر لە خۆلی پێشووی پەرلەمانی کوردستان ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بۆ ئێستا لەسەر خەتە دکتۆر ئەم کاتەوە باش ئەم کاتتان باشتر سپاس گەرانەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بۆ پەرلەمان لە ئێستادا کە تو یەکێک بووی لەو کەسانەی کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان نووسیوە چۆن بە گرنگ کەزانی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دۆکیمنتێکی قانونی و نەتەوەییە چونکە دەبێت یەکەم دەستور لە مێژووی هەموو نەتەوەی کووردا بۆیە پێویستە بە داڕستنێکی ڕاست و ڕەوا کێشەی لەسەر نەبێت کە بەشی زۆری خەڵکی کوردستان دەنگی پێ بدەن بەو جۆرە پەسەند بکرێت من لە ساڵی 1992ەوە پرۆژە دەستورێکم ئامادە کردبوو بە ئومێدی ئەوەی کەوا پەرلەمان لە خولی یەکەمیدا پەسەند بکرێت و من لەو باوەڕدام ئەگەر لەو سەردەمەوە دەستورێک هەبوایە هەتا ئەگەر دەستورێکی کاتیش بوایە بەشێکی زۆر لەو کێشانەی کەوا هاتنە سەرڕێی گەلەکەمان ڕوویان نەدەدا بە هەر حاڵ ئێستا ئەو پرۆژە دەستورە کە وەکو ئاماژەتان بۆ کرد لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا ئامادە کرا کە دەبوو لە مانگی تەمووزی ساڵی 2009دا دەنگی لەسەر بدرێت تا ئێستا دەنگی لەسەر نەداوە کەواتە پرۆژەیش هەموو وەختێک دەکرێت پەرلەمان تەماشای بکاتەوە و دەستکاری تێدا بکات بە تایبەتی کەوا وەکو ئاماژەتان بۆ کرد خەڵکێکی زۆر لە پسپۆر و شارەزا و قانون ناسان و لایەنێکی سیاسی و مەدەنی زۆریش داوای گەڕانەوەی دەکەن تاکو ئەو کەم و کوڕیانەی کەوا هەیە چار بکرێن ئەو جارە بخێتە بەردەم خەڵکی کوردستان لە پرۆسەی ڕەفێرەندۆمدا دەنگی لەسەر بدرێت ئەوە کارێکی قانونیە
ئەوە ڕێزنەگرتن نییە لە پەرلەمان، ئەوە ڕاوەرگرتنی خەڵقی کوردستانە کە ئێستا خەڵکێکی زۆر داوای ئەو کارە قانونیە دەکات. بەڵێ دکتۆر لە کاتی نووسینەوەی ئەو پرۆژەی دەستوردا تا چەند ڕەچاوی پێکاتەکانی تری ناوهەریمی کوردستان کە بێگومان ئەدیانی تر هەیە، قەومیاتی تر هەیە لە هەرێمی کوردستان، تا چەند گرنگی بەواندا، تا چەند ئەوانیش بەجاریان کردووە لە چارچوەی داڕشتنەوەی دەستوردا؟ پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە لە پەرلەمان ئامادەکرا، ئەندامانی لیژنەی قانونی کە ئەندام بوون هەمووی ئەندام بوون تێیدا، لەگەڵ حەوت کەسی تر چەند کەسێکیان پسپۆر بوون لە دەرەوەی پەرلەمان و نوێنەرانی لایەنەکانی دیش، تورکمان، مەسیحی، یزدی، ئافرەت، هەمویان ئەندام بوون لەو لیژنەدا. لەو ڕووەوە بەشی زۆری داواکاریەکانی ئەو لایەنانە ڕەچاو کراون، بەڵام کێشە لەسەر هەندێک ناوڕۆکی دی هەیە کە دەبوو لە سەرەتاوە ڕەچاو بکرێن بۆی کەوا ئەو کەموکڕیانە. ئەکرێ دکتۆر بڵێ ئەو ویانە چی بوون؟ ئەو شتانە چی بوون کە ڕەخنەی لەسەر بوون؟ من کارێکی تری پێویستە ڕوونی بکەمەوە، شێوەی ئامادەکردنی ئەو دەستورە جۆرە تاکڕەویەکی تێدا بوو کە نەدەبوو ئەو دۆکیمنتە گرنگە بەو شێوە ئامادە بکرێت. هەر ئەوەیش بۆ هۆی ئەوە کەوا من لە مانجی تەمووسی ساڵی 2010دا دەست لەو لیژنەیە بکێشمەوە. کێشەکان لەوەدان لە دەستوری عێراقدا کە سیستەم لەوێ سیستەمی پەرلەمانیە، بەڵام لە پرۆژەی دەستوری هەرێمدا بەو شێوەیە نییە. پاشان لەو پرۆژە دەستورەی کەوا لە مانجی نۆڤەمبەری 2002دا ئامادە کرابوو هەر لە لایەن پەرلەمانەوە چەند بنەمایەک بەلاوە نراون. لەو دەستورەدا وترابوو کەوا سەرۆکی هەرێم بەو شێوەیە هەڵدەبژێرێت کە لە دەستوری عێراقدا سەرۆکی کۆمار هەڵدەبژێرێت، بەڵام ئێستا بە هەڵبژاردننی گشتی دەستنیشان دەکرێت، دیاری دەکرێت. بەڵێ دکتۆر، هەندێک دەسەڵاتی دیکە بە تایبەتی لەو کۆبوونەوە نائاسایی لیژنەکە کە لە مانگی تەمووزی 2010دا ئەنجامدرا، ئەوانە بوونە هۆی ئەوە کەوا دەسەڵاتێکی نائاسایی بدرێتە سەرۆکی هەرێم. کە من لەو باوەڕدان ئەوە لە بەرژەوەندی سیستەمی سیاسی کوردستاندا نییە. بەڵێ دکتۆر، بێگومان یەکێک لەو ڕەخنانەی ئەو خەڵکی ڕۆشنبیرۆ ڕۆژنامە و سەحەتەوە ئۆپۆزیسیۆنیش لەوەیە کە ئەم دەستورە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە سیستەمێکی پەرلەمانیە ئەگۆڕێ بوو سیستەمێکی سەرۆکاتی. سەرۆکی هەرێم ڕاستەوخۆ گەل هەلە بژێرێ، نەک لە پەرلەمان هەلە بژێرێ. بێجگەلەوەش لە ئێستادا نەبوونی دەستورێک لە هەرێمی کوردستاندا، نەبوونی دەستورێک نەنووسینی دەستورێکە ئەو دەستورە بێگومان ئەگەر جەنابەت جێ لە ئێمە بێ لە بیداتە ناکوکی هەیە، یان یەکێک لە سەرکردەکانی یەکێک لە پارتە فەرمانڕاوەکان لە گەلەوەنیە دەستور بگەڕێتەوە، لایەنی تر لەگەل ئەوەیە دەستور بگەڕێتەوە. ئەو تەناقوضاتانە لە ئێستادا تا چەند کێشە زیاتر دروستەکەن لەوەی کە هەرێمی کوردستان زیاتر هەرێمێک بێ کە دەستور نەبێت تا ئێستا؟ من لەو باوەڕدام کەوا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بەیاننامەی کەوا پێشکەشی کرد بە پەرلەمان باسی لەوە کرد کەوا دەکرێت پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ پەرلەمان و تەماشا بکرێتەوە. و ئێستاکە لە ناو بەشی زۆری لایەنە سیاسیەکانی کوردستاندا هەتا کەسانێکی زۆر لە ناو پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئەوەدان کە ئەو بارودۆخ ئێستا گۆڕاوە و دەکرێت ئەو پرۆژە بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان، لیژنەیەکی تایبەتی لە کەسانی پسپۆر و شارەزا دەستنیشان بکرێن لەلایەن فراکسیۆنەکانی ناو پەرلەمان بۆ ئەوەی جارێکی بە پرۆژەکەدا بستنەوە، کەموکڕیانە هەمووی چا بکرێن بۆ ئەوەی جارێکی تری لەلایەن پەرلەمانەوە تێکڕادەنگی لەسەر بدرێت، ئەنجا بخێتە بەردەم خەڵقی کوردستان تاکو لە پرۆسەی ڕەفێرەندۆمدا هەموو دەنگی لەسەر بدەن. بەڵێ دکتۆر نۆری تاڵەبانی، سەرۆکی ئەکادیمیای کوردی، زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێزت لەسەر تەوەری ئەمڕۆمان. ئێوارە باش. بەڵێ تەماشاوانە نژاوەکەوە گۆداریکردی دکتۆر نۆری تاڵەبانی دەبێژە ئەوی یەکێش ئەندامین نویسینا دەستوری بۆ دەستوری هەرێما کوردستانێ لێ ئەوی دەژ کاربەردا ژبەر هەند سەباب هەند سەدەمان جوانجی لە هەرێما کوردستانێ ئەو دەسەڵاتین گەلێک ڕەهان دەدەنە سەرۆکی هەرێما کوردستانێ کواوی دەسەڵات ئەوی لە هەموو سازیندن بڵندتر بە هەروەها دەبێژەجی بەر و ڤاژەی عێراقی و عێراقی سیستەمی حکومڕانی
سیستمێکی پەرلەمانیە سەرۆکوماری عێراق di nava پەرلەمانی te هەڵبژاتن لێ لە هەرێما کوردستانê ev سیستemî beref سیستemê serokatiyê dibe ku serokî rastaxwe ji aliyê gel ve tê helbijardin bêguman ew wekû yekî ji pisporên vî biyavî û endamê nivîsîna destûrê Herêma Kurdistanê dibêje ku tiştekî gelekî normal û giring e jî si destûr wekû projeyê ji tayêmayî nekevtiye dengdanê cardin bu parlemanî bête vegeran û dengî li ser bihête dan. Bele. Bele can bêguman projeyê destûrî Herêmî Kurdistan ke li Huzeyranî 2009 lew katiye ke خۆلی پەرلەمان درێژ کرابووە بێگومان خۆلی پێشتری پەرلەمان کاتێکی درێژ کردبەوە لەو کاتەیە ئەم پرۆژەیە لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرا کە لەو کاتەیە وەکو ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی ئێستا لە پەرلەماندان ئەو کاتە وجودی ئەوان نەبووە ئەو کاتەش بێگومان یەکێکی لە ڕەخنەکانی نووسەر و ڕۆشنبیرۆ و چاودێران لە هەرێمی کوردستانەوە بوو کە بوو لەو کاتەیە بەو پەلەپەلە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان پەسەند کرا. بەڵێ تەماشاوانە نێژا لەسەر ڤیتەوەری ئومێد نەخشەبەندی ئەنووسێ ئەوە تەنها بوو کات بەسەربردنە و هیچی تر ئەڵێ کاکێگیان خەڵک مرد بەدەست ئەم هێنان و بردنە ئاخر ئەمە کەی ڕاستە بە قوربان ئەوانەیە خۆشیان لەبەر هەدەر بردننی سەروەت و سامانی ئەم وڵاتە ئاگان لە هیچ نییە بووە ئەم دیاردەش ئەوە بۆ چاوەشەکردنی میلەتە هەروەها ئەحمەد خان چاربوتی دنویسە بە باوەریا من vegeriana destûrê herêmê bû parlemanî karekî zor baş e hemû xelkê Kurdistanê çaverêya vegeriana destûriya bû parlemanî ji ber ku rahin danîştîmanî li ser e. Deştî Ehmedî Enûsê baştir waye bigerêtewe bû parleman çunke katî xwe ew destûra tenha razîmûnî partîya desaladdarekanî leser bû. Êsta taradeyek desalat nerim bûye beramber be opozisyon bûye lem kateda guncawa ke dubare ew yasaya bigerêntewe. Her wiha rastîş alê بەڵام باشترە کە پێوەەر دیاری بکرێت لە دەستوردا پێوەەر چونیەتی چاکسازی هەموو پێویستەکانی مرۆڤ بە پێوەەر دەبێت بوو نمونە زەوی بە مەترۆ میوە بە کیلۆغرام و هەتا داوی جا ئەگەر پێوەەر نەبێت ئەوە کێشە دروست دەبێت پێوەەر مامەڵەکردنی حەزبەکان و پێوەری چاکسازی و پێوەری چونیەتی پێکەوە ژیان ئەندازیار ڕاستی و فەمی بەڵێ بەڵێ تەماشاوان نێژا لەسەر vegeriana پرۆژێ دەستوری هەرێما کوردستانê بۆ پەرلەمانی کوردستانê û ڕەیین جیاواز نەڕینی جیاواز نەهات خزمەتە وەرگرتنا سەرنجێن وەداینە لە هەولێرەوە باوکی وا لە شاری هەولێر بەڵێ باوکی وا سەرەتا دەستخۆشی بەڕاوەیە یەکەم زۆر سپاس پرۆژێ زۆر هەڵبژاردووە سپاس کێشەشی دەستخۆشی دەبڕێز دەستوری تاوانەکەم بەڕاستی هەڵوێستەکانی زۆر ڕوون و ئاشکرا بوو دەربارەی دەستوری کوردستان پێویستە بنیاد کرێتەوە دابڕێژێتەوە هەموو کەسە گوێ ڕابگرن لە دەستور بزانن مانای چییە بەڵێ بەڕاستی من ڕەئی خۆم لەگەڵ ڕێی بەڕێز دکتۆر نووری تاڵەبانی بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانەی هەبوو پێویستی ناکە هەر حزبێک و هەر لایەنێکێ تەداخڵکەن ئەوە ملەتی کورد چارەنووسی ملەتی کوردایە بەڵێ هەر لە شاری هەولێرەوە کاک سوڕان بەڵێ زۆر سپاس فەرموو کاک سوڕان تەوەرەکەتان بەڵێ بەنسبەت تەوەرەکەتان لەوەی پەرلەمان لە پێشە پێویستە ماڵی کورد ڕێخێت و بڵێن ئێمە خۆمان ڕێخین ئەنجا چی ناو کێشەکانی بەغداد نەوەگەوەی کە ئێمە لە پێشەوە خۆمان وێران بینۆکی مەسەلەی کوردی هەیە دەڵێ گەرماڵە لە شوو شەب و بەردە کەزمەگرە شتێکی وا هەیە جا لەبەرەوە ئێمە لە پێشەوە خۆمان ڕێخین پاشان ئەوەی بەردار بکەین نەک ئێمە لە پێشەوە خۆمان لێران لە پەرلەمان لە بەرچاوی خەڵکی نەوت دەدرێت و نەوت دەبرێتە دەرەوە لەم کاتەدا گەرشەیە بکەی نەوتە بەنە دەرەوە پاشان باسی سوپای دیزدە و ئەم کلاوات و ئەم شتانە دەکرێت ئەمە وەکو کلاوات بەس من تەشبیهی دەکەم بڵێ باوکی شات لە هەڵەبجە باوکی شات فەرموو بەڵێ فەرموو ئەم کاتتان باش قوربان هەموو کاتێکی بەڕێستان
وەڵا بەنسبەتە وەرەکەتان بەڵێ من وەکو بۆ چوونی خۆم ئەڵێم ئایا ئەبێ سوێ ڕۆژ پارتێکی کەی ئۆپۆزیسیۆن بێتەوە سەر ساحەی هەرێمی کوردستان دیسان ئەو پرۆژە دەستورە بچێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم و هەم بگەڕێتەوە بۆ پەرلەمان یعنی تەنها بێت لەبەر پارتێکی ئۆپۆزیسیۆنی تازە کە ئێستاکی هاتۆتە سەر ساحەکەی هەرێمی کوردستان ئەو پرۆژە هەرێمە ئیلغا بکرێتەوە لە سەرۆکایەتی هەرێم و دیسانەوە بگەڕێتەوە بۆ پەرلەمان ئایا ئەگەر سبێ ڕۆژ لە دوای گۆڕان حیزبێکیکەی تازە سەری هەڵا لە وڵاتە ئەکرێ ئەو دەسوورە دیسانەوە ئیلغا بکرێتەوە هەم بۆی دابێژێتەوە ئەگەر وها بێبێ خەرکی کوردستان بەستەنا سەیری هێنان و بردننی ئەم دەسوورە بکە و بە ئارەزووی خەڵکانێکی ئۆپۆزیسیۆن ئایا هەر ئۆپۆزیسیۆن مافیە یا و خەڵکانیش کە ڕێیان ناوە بە حیزبەکانی سەر حکم ئێساکرد لە دەسەڵاتان ئەوانیش مافی خۆیانە بۆ شێوەیە ڕازی بن بۆ دەسووری ئێساکی هەیە و ئێساکی خەڵک زۆری ڕازیە بۆ مۆزوعە. بەڵێ ئەمیر لە شاری هەولێرەوە کاک ئەمیر فەرموو. ئەحمەد نەگەمید کاکە. ئەحمەد کاک ئەحمەد فەرموو. کاک ئەمە کار و کاتت باش. هەموو کاتێکت. ئەوە کاکە کار بۆ بەرنامەیەکتان نییە لەسەر پێشمەرگە؟ پێشتریش بەرنامەمان کردووە لەسەر پێشمەرگای کرد پێویست بکات جارێکی دیکەشێکەکەین. وەڵڵاهی کاکە ئێمە بەناوەی شاری هەولێرەوە داواکارین کەوا بەرنامەیەکتان لەسەر پێشمەرگا بێ. بەڵێ کاک ئەحمەد سەرنجی تۆ لە بەرچاوایگەین بە تاکید. داواکانت خۆش بێ ئەمە کەناڵەکەیەوەمان بەڕاستی بە ڕازگۆ زانیوە تا ئێستا. سپاس کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیکەت ئێوارە باشە سەرتیپ لە شاری چەمچەماڵەوە کاک سەرتیپ هاوڕێی بەردەوامی بەردەمە فەرموو. ئەم کاتە باش و دەستخۆشیەوە تەوەلە لێبم. زۆر سپاس. برای بەڕێزم تەوەری ئەڕۆمان دەربارەی دەستوری هەرێمی کوردستانە ئێمە بمانەوە لەمانەوە لە هەموو دنیاە دەستور دایکی یاساکانە دەستور نەخشەیەکە بۆ بنیادنانی وڵات و بەڕێوەبردننی وڵات دەستور هەموو کار و کەم و کوڕەکان ڕێکەخا بەڵام دەستور ئیشی من و ئەحمەد میرە و نەبەزگۆران و ئەم ئەتباعەنیە دەستور لەلایەنی خەڵکانی پسپۆڕ و شارەزا و ماپەروەران و یاسا ناسانەوە ئەنووسێتەوە دا ئەڕێژێ لە پەرلەمانە و دوا بە دوای ئەوە ئەخرێتە بەردەم گەل و جەماوەل دەنگی لەسەر بدەن. بەڵام کاک سەرتیپەکرد تۆ جێ لێ بۆ یەکێک لە ئەندامان یەکێک لەو ئەندامانەیەکە لە پەرلەمانی کوردستان دەستوری هەرێمی کوردستانی نووسیوە ئەوە خۆی ڕخنێ لە دەستوری هەرێمی کوردستان و نەوەڕووکێکی هەبووە خۆی ئاڵێ من دەستم لەم لیژنە کێشاوەتەوە کە دکتۆر نووری تاڵەبانی بووە. من ناڵم کەم و کوڕینیە منیش ئەڵێم کەم و کوڕی بەڵام کوردەکان ئەمڕۆ خەڵکێک وا خوێندنەوەی بوو ئەەکەن ئەمانە خۆی مجرد دەربارەی یەک شخصیەکە ڕخنەکە لە دەستور ئەگرێن کە ئەویش بۆی نەبێ جارێک و دوو جار و سێ جار خۆی تەشریح کاتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم بەڵێ قەیسێکە من لەگەڵ بە شێوەی جیان نردنەوەی دەستوران بۆ پەرلەمان بەڵام پاش لە پەرلەمان دەستور بخرێتەوە بەردەم جەماوەر و گەل ئەوە ئیرادەی گەل لە ئیرادەی جەماوەر و گەل ئەتوانێت ڕەبسی بکات ئەتوانێت دەنگی پێ بدات نەک چەند ڕۆژنامە نووسێک بەڵام ڕۆژنامە نووسەکانی چاودێری ئەم هەرێمان ئەوانیش کەسی پسپۆرۆن ئەوانیش لە خەموو خەفەت ئەوە دەستور چارەنووسی گەل و وڵاتێکە پێناسەی وڵاتێکە دوای نووسینەوەی جەماوەر گەل ئەتوانێت دەنگی پێ بدات یا ڕەبسی بکات نەک من و خەڵکانێک میجادی سەختی خۆی دەستوری هەرێمی کوردستان ڕەفزکە وارەدە و غەیر قانونی و سپاس دەکەم. بەڵێ سپاس کاوا لە شاری سلێمانیەوە بەڵێ کای کاوا. ئەم کاتت باش لەسەر مەسەلەی دەستور ڕاستەکەی گەڕانەوەی دەستور نەکەڕەوەی کە پێش سەختی لەسەر بکەین پێویستە بگەڕێتەوە بەبێ مناقەشەکردن لەبەرەوە دەستورە ئەبێ دەستوری هەموو خەڵکی کوردستان بێەوە بەشێکی خەڵکی کوردستان بەشێکی زۆری خەڵکی کوردستان ناڕازی لەو دەستورەوە پێی وایە دەستورە بە شوەیەک نەنووسراوەتەوە کە بنەمایەک بێ بۆ دامەزانی دەوڵەتێکی مؤسساتی لە کوردستانە دەستور بۆ مەرحەلەیەک بۆ چەند شەخصێک نانووسرێتەوە ئێمە نابێ لەبەرەوەی پارتی لە مەرحەلە پێی باشە دەستور بەم شێوە بێ ڕازی بین بۆی دەستور بەم شێوەیە ئێستا تێپەڕێ و حتا باوەڕ ناکەم زۆرینەیەکیش لەگەڵ دەستورا بێ لەبەرەوەی یەکێتی ڕخنەی لەو دەستورەوەیە دوێنێ ئەسلان باعث ڕایگەاندۆ کە دەستور پێویستە بگرێتەوە بۆ پەرلەمان مانای وایە یەکێتیش ناڕازی لەو دەستورە کەواتە پێلایانی ئۆپۆزیسیۆن و یەکێتیش ناڕازین کەواتە بەتەنیا پارتی ئەمێنێتەوە لە ساحەکەی بە پارتی ئەوێ بە زۆر ئەمە بسەپێری بەسەر خەڵکی کوردستانەوە نابێ ئەمە قبول بکرێت ئەوەشی کە لە کاتی خۆی یەکێتی قبوڵی کردووە من تەسەورم وایە لە ژێر فشاری بارودۆخێکی تایبەتی یەکێتی بووە کە سەر ئەو کاتە بۆ کەبزوتنەوەی گۆڕان دروستە بێەوە یەکێتی لەژێر فشارێکی گەورەی پارتیا بوو لەژێر
فشاری مەسلەی ڕێکوتنامی استراتیژی و ئەو شتانەیە ناچار بوو ئەوە قبول بکە کە ئەم دەستورە وەکو دەستوری خەڵکی کوردستان بناسێنێ ئەگینا بنەبەتا یەکێتیش وەکو هێزێکی بەشداری پرۆسی سیاسی لە وڵاتایە باوەڕی بەوەنێ و دەستورێکی شارستانیانێ و سەردەمیانەیە و بخرێت دەنگدانەوە بە دەستور قبول بکرێت لەبەر ئەم خاڵانە ئۆپۆزیسیۆن کە نوێنەرایەتی 9 ملیۆن خەڵکی کوردستانەکەوە یەکێتیش کە بەشی ئەگەر نیوەی یەکێتیش ناڕازی بێ کە بەتە بەشێکی تری خەڵکی کوردستان ناڕازی لەم دەستورەوە لەبەرەوە پێویستە دەستور بگەڕێتەوە دەستوری هەموو خەڵکی کوردستانە و ئەبێت لەبەر تایبەتمەندی بنەماڵەیەک شخصێک پارتێک نەنووسێتەوە لە نووسینەوەی دەستورات تایبەتمەندی کۆمەڵگەی کوردی لە بەرچاو بگیرێەوە دەستورێک بێ بۆ هەموو سەردەمەکان و لەسەر بنەمایەکی زۆر شارستانیانە دەستور بنووسرێت. بەڵێ کایکەوە بەڵێ سوپاس بۆ سەرنجی بەڕێستانیش باوکی شاڵاو لە شاری هەولێرەوە بەڵێ باوکی شاڵاو سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سوپاس زۆر تەورە جوانەکەت بەڕاستی بەنسبەت دەستوری هەرێمی کوردستان مەفروض وایە لە صفر ڕاش بکرێتەوە دەستورێکی نوێ دابنرێتەوە لەبەر ئەوەی ڕاستایەتا من سەوتمدا دەستوری ئێستا نازانم چی پێدا بوو عیبیشی تێدانی ئەو کاتێ عەقڵات و ئێستاش عەقڵەکە ناشمان دەزانی وا دەستوری هەرێمی کوردستان وایە و ڕێ لە خۆ پیشاندان دەجێ و ڕۆژنامەنووس دەجێ و ڕۆژنامەنووس بەلایەکە دادگایی دەکرێ و هەزار شێوەی تریش هەتا ئێستا نەشمان زانی دەستور وایە یەکە پشتی ئەو کاتێککە دەستوریان دابەردەنگی خەڵک شێوە چکە بودان بوو یعنی لەبەر وەڵدەم هەڵبژاردننی عێراق دەستورەکەدانرا نەمان دەزانی وایە ئەو کاتەش بەعەقەت پێ نەدەگەیشتین کە دەستور چیان شتەش بە واقعیەتی باز بکەین ئەو کاتەی هاوڵاتی نەبوو لێڤین نەبوو ناژێنە NRT نەبوو یعنی هیچمان نەدەزانی ئێستا شتەش دەزانی هیوادارین لە سفریڕا ڕۆژ بکرێتە دەستورێکی نوێش ڕۆژانەش هەتا تەلەڤانگای نەک نەزانی هیچ مادەش دەستوری چییە نەدەزان هیچ شتێکی هیوادارم دەستورەکە ڕۆژ بکرێت دەستورش کەوێتەوە زۆر سوپاس بۆ تەورەکەش سوپاس سۆران لە شاری سلێمانی کای سۆران فەرمو لەسەر تەوری ئەمڕۆمان بەڵێ وەکو سەرنج و بەڵێ وەکو تەوەرەکەی ئەمڕۆتان لەسەر دەستور وەختێک ئەو شتا بڵین چێتە باوەڕی خەڵکەوە یاخۆت ئەوە کە کاتێک پۆستەکان وەکو ئەرک بێت نەگۆگی سیاسی ئێستا جگەل لە جەماعەتی ئۆپۆزیسیۆن بڵینە و حیزە بەڕێزە کە پۆستەکانیان وەکو ئەرکە زیاتر بڵین کە سوڵتە پۆستەکانیان هەمووی بەبێ ئیستیسنا ئیمتیازە لەم حاڵەتەیە دەستور ئەو شەرعیەتە زۆری نادە ئەو شەرعەتی نادێت بە هیچ شێوەیە کە بتوانی نۆکو ئەوە تەعاموی لەگەڵاکەین کە بڵین دەستورمان هەیە و شەرعیەتێکی هەیە لەبەرکەوەی ڕەئی زۆرینەن زیاتر گوێ لە زۆرینە ئەگیرێ لەم حاڵەتەدا توانین بڵین ئەم دەستورە شتێکی ڕۆتین یعنی وەکو حاڵەتێکە وەکوی ئەوەیە گەوێت کە اعتیباراتێکی نادێت. بەڵێ کاک هەستا سوپاس بۆ سەرنجی تۆش کاک سۆران ئەبزانم کاک هەسات لە شاری سلێمانی بەڵێ کاک هەسات ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشتان لێ یەکەم وەڵا لەسەر مەسەلەی دەستور بەڕاستی بێگومان هەموو دەستور و هەموو یاسایەک سەرەتا یعنی شتی ئەساسی ئەوەیە کە حکوومەت دەسەڵات پێوەی پابند بێ ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم بەڕاستی دەستور وەکو دەوترێت سەرچاوەی هەموو یاساکانی ترە هەموو یاساکانی کە لە دەستورەوە سەرچاوە دەگرن واتە دەستور چوارچێوە گشتەکەدا ئەڕێژێت و ئیتر لویانەوە لە ڕێگەی پەرلەمانە و لە پرۆژە یاساکانە سەرجەم یاساکانی کە دەرەچن بەڵام من هیچ گومان یعنی نەکەرو پێم وابێ سەرجەم ئەوەی کە ئەلفوبەیەکی هەبێ وشیار بێت تێدەگا ئەم دەستورێکە لە سەتاسەد پێویستە بگەڕێتەوە پەرلەمان کۆدەنگێکی لەسەر دروست بکرێ سەرجەم لایەنەکان جگە لە لایەنە سیاسەکان بەڕاستی دەبێت ڕۆشنبیران لە سەرجەم شار و شارۆچکەکانە لە ڕێگای کۆڕ و سیمینار و نووسین و بابەتەوە پرۆژە یاساکە پرۆژەی دەستورەکە دەوڵەمەند بکەن و یاساناسان خەڵکی بێلایەن و یاساناس و هەروەها سوود وەرگرتن و ئەزمون وەرگرتن لە وڵاتان ئەو وڵاتانەی کە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی کلتوریەوە لە ڕووی لە سەرجەم ڕوەکانەوە تقریبن لەم کۆناغی ئێمە تێپەڕیونیان لەم کۆناغی ئێمەدان بەڕاستی دەستور هەروە مەسەلەیەک نییە کە بە ویست و خواستی دوو حیزبی دەسەڵات و خواستی دوو لایەنی سیاسی
بڕوات و تێپەڕێنرێت ئەو کاتی خۆشی کە ئەم تێپەڕێنرا بە شێوەیە لە شێوەکان هەمومان دەزانین کە شەقام و ڕۆشنبیران و خەڵک ناڕازی بۆ بەڵام هەرتێکیان بەڕان لەبەرەوە ڕاستی دەبێت پێداگیری بکرێت لەسەر ئەوەی کە دەستور دەبێت بگەڕێتەوە پەرلەمان و جارێشکە کۆدەنجی و هاودەنجێکی گەورەی لەسەر دروست بکرێت و پرس لە ڕۆشنبیران و یاساناسان بکرێت سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. بەڵێ سپاس. باوکی باڤێل لە هەولێرەوە. بەڵێ باوکی پاڤێل. ئەو کاتە باش. هەموو کاتێکت. والله بێزەمەت بەسێرێکمان لە بەڕێستی زۆر خۆشحاڵین لە بەرنامەکەتانم. سپاس. والله ئێمە کێشەیەکمان فترەی لەو بەرەو پەرلەمانەی کە هەموو گەلی کوردی دێن ئەو پەرلەمانە قەرارشی دەرکرد گوت ئەم خانیانەی کە بوون لە هەولێر و لە سلێمانی وی دەکرێتە تاپۆ. بەڵێ. حتا بۆ میستەکانی شتێکیان نەکردەوە. من لۆ کەناڵە داواکەم ئەو برادرانی کە ئەو ئەندا پەرلەمانەی کە ئەو قەرارەیان دەرکردووە جۆبیستی ئەو داوایی ئێمە بن بەڕاستی بڵێ خەڵکێکی زۆر ساڵۆتەیە. بەڵێ باوکی پاڤێل لەمە شیوادارین سەرنجی تۆ بۆ لایەنی پەیوەندیار گەشتە بێ. بەڵێ. بەڵێ تەماشاوانە نێجا پشتی وێنا بەرێ ئەمێ لەسەر هەمان پرس دێ بەردەوامبین دەگەلمە بن. بەڵێ تەماشاوانە نێجا لەسەر تۆڕێ کۆمەڵاتی پیجێن ئارتی ئازاد ڕانیەیە نووسێ من پێم وایە من بەو هیوایەم کە دەستوری هەرێم دەستورێک بێت هەڵقوڵاوی ناوتێکڕای چین و توێژەکانی گەلی کورد بێت دەستورێک وەکو هەموو نەتەوەکانی جیهان کوردیش لە ژێرا حەساوە بێت تعبیر و ڕەنگ و دانەوەی ناو ئەمڕووی وڵاتەکەمان بێت دەستورێکی هەمووان شانەزی پێوە بکەین. هەروەها یوسف محسنی شەنووسێ بەش بە حالی خۆم هیچ بڕوام بە پەرلەمانی کوردستان نەماوە لەبەر ئەوە پێشبینی هیچ شتێکی بێ باش لێی ناکەم. هەروەها فەرهاد قادری شەنووسێ لای هەمووان ئاشکرایە کە ئەم پەرلەمانە ئیفلیجی کوردستان وەکو خۆی ئاڵێ ناتوانێت بێ پرسکردن بە مەکتەب سیاسی حەزبەکان دەست بکەن بە شتێکی وا و دەستوری هەرێم بە پرسیکێ بۆ بەڵێ. هەروەها هۆشیار هەرکەشی دەنویسە من هیوامە وایە کە دەستوری هەرێم دەستورێک بێت وڵاتەکەمان دەستورێکی توکمە ببات بەڕێوە نەک ئەوەی ئێستا کە تەنها تعبیر دەکات لە دوو ساڵاتێکی ئەمڕووی هەرێم بەڕێوە بن. بەڵێ تەماشاوانە نێجا ئێستاش مستەفا لە شکارتا لەگەڵمانە. کاک مستەفا فەرموو. مرحبا سەیدە باشی. سەرچاوم زۆر سوپاس. دەستخۆشی بەرنامەکەت دەیەکەم لەسەر دەستور. سپاس فەرموو. بەسەر دەستور لۆ هەرێمەکە لۆ ملەتە چێن نەک لۆ حیزبەچی کە ئەوڕۆکانی حیزبە یان لایەنگری حیزبەچی وانیشەکان دۆ نەک لۆ مەسلەیەکی گۆڕانە کۆمەڵی کوتەپارتێ لۆ هەموو میلەتی کورد لە دەستور کە بۆ خەڵک باسەکە. ئەو ئێستاش کە باسەکە وەکو ڕۆشنبیران و کەسن و سەرەکان و کەسایەتەکان لۆ چارنووسی میلەتێکی دیارەکە نە چارنووسی حیزبەچی. دەستوری ئەمڕۆژ کە دانراوەسان دەستورەکە چارەنووسی نەک میلەتێک بەڵکو چارەنووسی بنەماڵەیەک دیارەکە لە زۆربەی شتیەوە. و هیوادارشم ئەو خەڵکانێک کە پەیوەندی پێواکەنەدا تێشتی پارتی گۆڕان بیاندە بە شتێکی بەحتای وەگەنشتی نەگەڕێن وڵات دەستور لە خزمەت خەڵکێکدا و هاوایە ئەو لە هاوە ئەوە شتێک و تێ بەڵا دەبی میلەت بەعام هەوڵدا بگەڕێتەوە چکەگەر نەگەڕێتەوە لەوانە چارەنووسی میلەت بە شوێنێکەدا بڕوە بە عقارێکە بڕوە لەوانە نیمچە دیکتاتۆریەتێکی تێدا بێدەست نسبەتەن لە خاڵەکانەوە لە ڕووی ئازادیەوە. بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش. باوکی دالیا لە قەڵاتدزێ. ئەلو کاکە کار باشی. سەرچاوم باوکی دالیا فەرموو. هەموو کاتێکە باش دەستخۆشی تەوەرەکەتان لێ دەکەم. زۆر سپاس. برای بەڕێز دەستور شتێکە لە هەموو دنیا ڕێی تاک بە تاچی کۆمەلگاکە خەڵکی کۆمەلگای لەسەرە ئەبێ هەموو خەڵکێ لە ناو کۆمەلگا بە هەموو تینێت توێژەکانیەوە لێ ڕازی بن. ئەبووە ئەو پرۆژەی دەستورکە ئەخرا مەسەن شێوازی دەستورکە ئیشی پێدەکرا بەرەمان لە هەمووش چۆن ئێستا لە بایعیا هەموو شتێک مەسەن ئەو بەرهەمانێکە دەدرێت بە بایع لەگەڵ بایعیادە بە شێوەیەش کە گەیەنرا بە هەموو ماڵێک بۆی هەموو خەڵکێک سەرنجی خۆی لە سەردا بە اینجا توبایەوە بەردەم لیژنەی پەرلەمان کە کوێی هەڵەیە کوێی چاکسازی پێویستە دەستکاری بکرێت. بەرحاڵ تەوەرەکەتان شتێکی دوانە و دەمێش زۆر حەز دەکەم پەیوەندی بکەم بە بەرنامەکەتانەوە بەڵام ڕاستەکەی نەگیراوە تا ئێستا بۆم نەگیراوە. بەڵێ باوکی دالیا ئێمە زۆر خۆشحاڵ بوون کە ئەمڕۆ پەیوەندی کرد و سەرنجی کارجانیە کشتی کە گەرمەجاڵین لە زۆر فەرموو لە خزمەتدا گەورەی ساز دەکەم. ئەو برادرێکە پەیوەندی کرد لەسەر مەسەلەی پێشمەرگە بەڕاستی پێشمەرگە من خۆم پێشمەرگەیەکم. پێشمەرگە زۆر پێویستی بەوەیە تەوەری لەسەر بکرێت. پێشمەرگە مڵکی هەموو میلەتە بەتەنیایە حزبێک و جۆ حیزب نییە. دەبێت لەسەر بنەمایە سەیری پێشمەرگە بکرێت نەک پێشمەرگە بە شێوەیەکی کە سیر بکەن کە هێزێکە و لە دەرەوەی دەسەڵاتی گەلە. بەڵێ باوکی دالیا بێگومان سەرنجی تۆ لە بەرچاوی گەین سوپاس پەیوەندێکت. باوکی ئەحمەد لە ڕانیا. بەڵێ
برامينيا باوكي أحمد برواندوز لا رواندوز بالي والله باوكي أحمد لا رواندوز فرمو تعرف الأساسية توري ما لسر دستوري هريمي كردستان والله فاهم دستور أجر راز كان بو دستور هريمي كردستان يعني تنزاوية شرعي بارتينا كانوا خلق الجوانين بما حولي السليماني يسألك التماشكة وحولي رحاتنا حتى بياني أوقاتي بريك سخلق التماشكة توضى جاني خلق شدارك أول ميلكا فخلق شديانا وميلقسور أجاري هنا أوليري دستور بجورنا بهرمي كردستان بالي لا نسمي أبدا ذلك شغلة سوشيال نظام كانوا دستوري هرم تعرفوا كانوا بناء التنزيل أول برلمان يترشى سيدا كانوا بتفرشين أو استعمال تعرفوا كنا خاطر بتني أبدا ذلك شغلة نظام كانوا بالي تهالا كلارا ولا جلمانا كاي تافرمو الو شلون ابراهيم زور سباس سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە دی دەکەم سپاس فەرمو من لەسەر تەوەرەکەتان وەخنەیەکمەیە من قوڕی شەیدم هەوێ دەستگای شەیدانمێ باوکم باتیرم شەیدا موالدی هێشتا و حوتم ماوەیەکی پێش ئێستا من باسمان لەسەر تەوەری پەرلەمان دێ لەگەڵ ڕێزمە ڕۆژمە بەلای شێخ جەعفەر وەزیری پێشمەرگە بۆ تەعینات ڕۆژمە هەتا ئێستا پارچەی عەرزیان نەداوەتێ من سودمە نەبووینە لەم حکوومەتە هەتا ئێستاکە لە خانەی تەجاوزین لە ئیجارە دەم وەکو کوڕێکی شەهید وەکو بنەماڵەیەکی شەهید دوو شەهیدیشم هەیە باشە بۆ من تەعین ناکرێن بۆ کابرایەکی عەرەب تێ لە خاکەکەی ئێمەیە تەعینە و مانگی چەندەها وەرەگرێ لە ئاسایش وەرەگرن لە جەتیرۆر وەرەگرێ لە کوێ وەرەگرێ لە کوێ وەرەگرێ لەگەڵ ڕێزمە دەستوری یەک پەرلەمان بەدەنگی هاوڵاتیانی کوردێت بەدەنگی کوڕە شەهید دێ بەڵێ کاکی تەواو ڕۆژەی تۆڵی لە کلارەوە کە خاوەن شەهیدیش و ئەو ڕۆژێت و تیایی وادارین شوێنی پەیوەنددار گیان لێبێ وەکو پێویستیش بەرسڤیان هەبێ بۆ بەڕێستان حەمید لە شاری هەولێرەوە هەولێری پایتەختەوە بێگومان بەڵێ کاک حەمید کاک حەمید هەلو بەڵێ فەرموو بەڵێ فەرموو لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لێبێ دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەتان سپاس دیارە کە ئێمە دەڵێن هەولێری پایتەخت بۆ زانیاریتان ئێمە ئەوە مەسلەی شارچێتی نییە من بەڕای خۆم قسە دەکەم و ڕێزمانەیە بۆ خەڵکی سلێمانی بێگۆشمان بێگومان پایتەختی هەرێمی کوردستان ئەوە شتێکی فەرمیە ئەوە وەکو سمبڵێک ڕەمزێک کە هەموو جار زۆر هەتا هەمومان شانازی پێوە بکەین ئەجیناتێ چەوانەی ئەوە ئێمە ڕح و گیانمان هەمیشە لە ناو شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانیدا دەسوڕێتەوە لە سابوونکەران لە براهیم پاشا لە حەوزە وشکەکە هەموو جاران کە پێیان دەگوت مەیدانی ئاسنگرەکان مەزادخانەکەی عەباسی ئەبوشوارە مامەڕەشەی چاچی سینەما ڕەشید ئەقلە فرۆشەکەی بەردەمیەوێ ڕسمێکی حەسەن زیرەکە بوو کە دەستی ڕاستی خامشی شادەی خستۆ لالێیەوە بۆ کۆڵانی شار بە شاری کە بۆ جارانی سلێمانی کە مامۆستا کەریم کابان بەجادەکەدا دەهات بە بەردەمی سینەما ڕەشید نازانم دەچوو بۆ چاخانەی شەعب یا بۆ لای هاوڕەکانی وازانەوە ئەو کاتە بوو کە دراما تەلەڤیزیۆنەکە کە تازە پۆلیسی مرور هێڵکاری کردبوو دەیانگوت قارلا لە خەتا ژیرا ئەو کاتە ترافیک کوشتیوان بەڵێ کاک حەمیدەگە لەسەر تەوەریمە بێگومان ئێمەش ڕێز لە هەموو شار و لە هەموو دێهات و لە هەموو کۆڵانی کە وڵاتە گرین بێگومان کوردستان مولکی هەموو کوردێکە فەرموو بەڵێ جا سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە سەبارەت بە تەوەری بەرنامەکە ئەوە خەڵکی یاساناس دراسەی ئەو یاسایانە بکە کە لە ناو پەرلەماندان بەڕاستی هەندێک خاڵ هەیە پێویستی بە پێداچوونە هەیە مەسەلە لەوانەیە سەبارەت بە پێکاتەکان بە دیموکراسیەت مافی مرۆڤ قانونی ئەحزاب و سەبارەت بە ئافرەت بە زۆر شتی دیکە کە هەیە مەسەلە بۆ نمونەی سات کێشەی ئافرەتانمان هەیە کە یەک ژن بۆ یەک پیاو کەچی خەڵکانێکمانەیە دوو ژن و سێ ژن دێنە دەستن ناو سەدابڕاوەکان لە مەخمور لەو شوێنانە ئەوە چێشەیە بۆ ئێمە ئەو ناوچانە ئێستا نەگەڕانەوە سەر هەرێمی کوردستانی هەر لە هەرێمی شەو دیاردە بێگومان هەیە بەڵێ بەڵێ یعنی ئەوە حەقە خۆتان زانیاری دەستی یەکەم بەدەست بێرن بزانم ئەوە یاساناسەکان دەزانن چۆن حەلێ بکەن یعنی ئەوە بەڕاستی کێشەیە تا ئێستا چۆن دەبێت لێرە بۆی ناکرێت لە ناو سەدابڕاوەکان یعنی بانێکە و دووهەوە لەوێ
ژن مارە دەکەن دوو ژن و سێ ژن ئەو چۆنی دەگوزێنن نازانم من زانیاری دەست یەکەم لا نییە بەس وەکو ئاگادارم زۆر خەڵک باس لەو شتە دەکا بەڵێ کاک حەمید بەڵێ هەندێک شت هەیە یعنی بەڕاستی نابێ بە دوا شعاراتی نەکردە بکەوێت بەڵێ بەڵێ کاک حەمید سپاس بۆ سەرنجەکانت لە هەولێرەوە خورشید لە سۆران بەڵێ کاک خورشید کاک خورشید ئەگەر تێلەڤیزیۆنێکت کەسکەی بۆی باشتر خزمەتی جەنابتین لێرە فەرموو بەڵێ ئێوار باش کەرم کە کاک خورشید ئەستا گۆداری کێم کەرم کە بەداخەوە پێشواز لە باژارێ دووکێ بەڵێ کاک پێشواز کەرم کە ئالۆ برا چخۆنە باشی ئەم باشین گەلەی سوپاس سەحاوەتە برا زۆر سپاس کاک پێشواز کەرم کە ئەس کوڕێ شەهیدیمە من خۆنی خۆیەوە بۆگیری گوتەمەتی جۆزنەوە دەمەتە بۆ بەلەدیە بۆ ئیجازە نەدەخوانیێتە تەجاوزت کەویت قەپامە تۆپوە بەرچەی شۆڕی تێگەین گوت شۆڕێکی تێگەین ئەو شۆڕەیەکی دوجە ئەیمۆڕای سەرەوە بۆگیرین بەڵێ ئارۆ بەجا گوتەم ئیجازنەوە دینەتە بەلێ کاکی پێشواز ڕاوشەتەکە بوو چ وەسایە ئەم جێویدارین لە دووەکی عالیین پەیوەندیدار گۆهداریەتە کرد بە وەریا محەممەد نووسێ ئەگەر بگەڕێتەوە ئەوە هەر دەسەڵات بە زۆرینەی دەنگێت تێدە پەرێنێت ئیتر گەرانەوەی بێسوودە هەروە سرۆش ئەسمەریشە نووسێ جاکەوە ئەوان شتێکیان کردووە بۆ بەرژەوەندی خەڵک دابێت نازانم لای وڵاتی ئێمە کەوا دەستور هەیە هەر شتێک بەدلی خۆیان بۆ ئەو تێدە پەرێنێت محەممەد لە دووزەوە لە گرمانەکەی محەممەد فەرموو خانی بەڕزیان زۆر سپاس بەڕزیان ئێمە دەربارەی فەوجی لیوای سیە بەتایبەتی فەوجی سیە گوێ دێمە بەڵێ بەڵێ لیوای سیە فەوجی سیە بەڵێ ڕاوشەکەتان چییە سەرنجی تووشە لەسەر ڕادەکەمان حتا ئیساکە ئێمە لە سرەی چوارین قەزی سرەی چوار گەندەڵی زۆر زۆرتیایە لە فەوجی سیە ئایا ئەم گەندەڵەیە حتا کەی ئەم گەندەڵەیە ئەماوەتەوە من حتا ئیساکە ئابوونەمان لێ دەخەنن ئەو هێزانەی تواڵی تابی هەرمی کوردستان تابی حکوومەتی ناوەندیە حکوومەتی کوردستانە بەس ئێمە ڕاستە لیواگە دامەرزیاوە ئایا ئێمە چوار فەوجێگین ئامر فەوجێکی گێتی ئامر فەوجێکی پارتیا ئامر فەوجی گێتی ئامر فەوجی پارتیا ئامر لیوامانشی گێتیە حتا ئیساکە ئێمە جێشێک لیوایەک لە هین بوو لیوایە لە قەزای لای هێنوات بەرامبەر جێش عێراقیان کرد لای موسڵ ئایا ئامر لیواکەی ئەوان بوو پێشمەرگان وەکەڵ پێشمەرگان هێسیایی و خودە لە سەریە نەبوو بەڵێ وایە بەس ئێمە ئامر لیواکەمان خودە لە سەرمانە بێت و نەبێت ئێمە من نظامی داگرم ئایا نظامی حتاکەی ئەگەر ڕاستەکە نظامی داگرێت بە ئەوانی پاڵ دوات بێرێتەوە بەڵێ کاک محەممەد ئەو ڕەوشەی تواڵی سوپاس بۆ پەیوەندەکەت بێگومان بە ڕەبتنیە بە تەوەریەمەوە بەڵام هێوادارین لاینەکان لەو ڕەوشەیە و تایبەتمەند ئاگاداری سەرنجی تو بێ ئەڤین لە هەولێرەوە بڵێ ئێوارە باش مامتاکار باشتر ئەڤین خان کەرم کە باش بشەڵە دەست خۆشی بوو تەوارێتە سپاس ڕاستی هەرکاری بەڕێست من هیچ نییە لەسەر تەوارێکت بەس من زۆری هەوڵدا کو ez پشکدارم گەل پرۆگرامی تا و تەواری NRT gelekî pêşketî ew gelek kesî fêv detê li senaserê cîhanê û taybetî li Kurdistanê û min ta xwast bike li bername te hey Ewropa li babê te bît û li bapîrê te bît û li bapîrê her karmendek û kadîrekê li NRT bîtin ew jî wan jî pişikdariya li şoreşa Eylûlê kirî şoreşa Eylûlê ne hîzba partî bîtinê şoreşa hemû Kurdekî bel her cêkî bîtin û ser hevdana Kurdistanê azadiya Kurdistanê bû debîn got Ewropa
برنامه سر شورش ایلولی کرد با چکو شورش ایلولی نه حزب پارتی بتنه من داخل زیال همه حوالاتی های بلا باز بیتن تقصیر ناشرین بکن با حزب پارتی و بارزانی تایبتی و چی تازه حوالاتی تشکدار بلا رواندزه بیجیت المرگه سوره و لیوره و خلقی برده رسمیه چکو حزب پارتی حزب قدلن. بله بگمان ما رئیس با مو شورش برخودان انگلی کرد شورش ایلولی شورشانی و شورش نگلی دیفه کل سرد میکردن حتی نه و بگمان امجی بدو دیوداشون صحافی روزنامه وانی خودی کن لی برنامه ما گرینگ سر توارین روجاوه انگلی گرینگین روجاوه یونس الزاخو بله کای یونس کای یونس الزاخو کرم که کای کار والله من نسر زاخو دی کرم که خو هیچ لغت نایشتن هر تشتکی بیت کریشی در نیرو بله کاک یونس شبکه الجمته از بارم گلک باشنینه که جی خواب گوری کرم که بو چه بو زاخونای تا کرم نکوتود بیجی کاک یونس شبکه نیا باش الجمته زور بداخوه کاک یونس گره شبکه دفی عنکوه باش یا باش نبو هر چاو بیت سپاس بو سرنجاوی او دبیجی لزاخو چنای تا کرم بو هیویدارین برپرسین زاخو گهداریای کربه محمد السويدة وبالك يا محمد مرحبا سرچاوم شلوني باشي من باشم زور سپاس فرمو اري او خو برنامج راس خويا بو راس خو نايم بالتلفزيون قصيه كان دواعي هي بالتلفزيون او لبروي تشويش خراوات سر كمالي كان علاوه ل قمري نايل سات بگومان اوش گلي جا تاثير هي لسر بسيمش لسر بخشيمش لبرويه دي باشا والله كاك درباري دستور ابي بقريتو بو برلماني كردستان چونکه برلماني كردستان خلق كسيدي كام دوره زور تعالى زور خلق تيشكوتو وبوزيشن هي وحزبيتين هي بوي بيك هموي برياري لسربن وكو جماعتك ويا ابن مالك برياري لسربن ويتر امام دستور تواو يخلقي كردستان ولا ساعه وني خلقي كردستان دني ولا ساعه ولا خلقي كردستان دني بنا وكذا خلق تاوري ويا خلق او دستوري باش به همو خلقي كردستان به ابن مالك نبي جماعتك نبي خلقي كردستان هلاك وهي ومن كان شكب الشام وبيساتو مسؤولي آسایشی هرمی کردستان و گاهی لنویه که کاتو من کنجی بس الشام ومن عليك بوا استعلم تزنيه لابن مالكايت لهمو بارتيات شي تنيه دايما الا اوان نبي اخدك هكا خو خلق اي بيني بلا ولا صاروا بو خوار وهمو دانا بالك دستورته هر برگی تو بیتو ام خلقی کردستان با محروم کرد وکاکا بالك يا محمد سپاس بو سرنجيتم عمر دو پیوندی لکر کو که عمر که بکرتی کرم که السلام عليكم عليكم السلام بس خوشی تورگد یکم ورزم زور سپاس واب جانم تورگد انا سر پروژه دستوری جرانو پروژه دستوری حریم و پارلمان اگر حتی تو پروژه دستور بگره تو حریم برگر و برگری دستورگه بگره کاکو امزو قاسر سرد صلاة ابن اگر بحر بجادن یا اگر هشت که برگولی دلت آبیا امان تیروی ناکن اگر هر اوی جه و انشاره کنو دلال هر خوام آنده لاوین حتی هر بجادن آبیت لا اشتغل برجوندي لا تابع سؤال عليكم بله سپاس خلیف زاخود نویسه صلاح زور سپاس هر وقت بیجت پارلمان به همی گلک واضح نی نگره سرنجاوی به هر حال تماشاوان نجا پروژه های دستوری هرم کردستان و گره پارلمان کردستان کو سروک نهایی پارلمانی بیجه و سروک بره پارلمانیش دگود کو و گریاناوی و بکارک نباش دزانی نو لی به هر حال دنهاجی ده حتی نهاجی کریم کردستان هرمه که به دستوره دستور بدای که یاسانت دزانی دستور کو همو د سالاتان بو همو ناوندن د سالات هرم کردستان سیستم جان هرم کردستان به تواهی رگ دخه لهیا نه پروژه لی گلی
بەرزنە لەسەر وی پرۆژەیانە گەلو دەمێت بێت بدیتنەوە ئایا دەستوری دەبێگەرە پەرلەمان دێدینە قەش لە سەرێتەکردن دەبکەوە دەنگدانێ ئەف هەرێمە دەبیتە خودی دەستوریانە بێگومان ڕۆژەوا بهێت دێ ئیزباتەڤەیەکیکێ بەلە هەیە سبەهی تەوەرەکی گرمتر ئەم خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوەر بن ئێوار باش